سڵاو هاژە باس بیانیتان باش خۆشحاڵین لە بەرنامەی دیکە بیانی 24 لە ڕۆژێکی نوێ لەگەڵتان دەبین بەو هیواین ئەم تەوەرانی ئەمڕۆ دەستنیشانمان کردووە بە قسەی لەسەر دەکەین تەوەرێک ئێوە سوودی لێ ببینن بتوانن لە کاری ڕۆژانەی خۆتان سوود لە قسەکانی ئەو پسپڕانە وەرگن کە ئەمڕۆ لە بیانی 24 میوانە. بانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەنەوە دووبارە لەگەڵ ئێمە دەستپێکی ڕۆژەکەتان با لەگەڵ بەیانی 24 بێ چونکە بەرگە و بابەتەکانی تەواوی تەوەرەکانی ژیانە یاخۆت با بڵێن ئەو بابەتانێن کە سوودی مرۆڤایەتی یاخۆت تەندروستیە بابەتە کۆمەڵایەتیەکانە بۆی کە بەیەکەوە بانێکی باش دەست پێ بکەین بانێکی خۆش دەست پێ بکەین هەڵبات یەکێک لە تەوەرەکانیشمان یاخود بابەتە گرنگەکانیشمان باسکردنە لە خواردنە ئامادەکراوەکان یاخودە و خواردنانەی کە لە قوتونراوە ئەم خواردنانەش بۆ خۆی جگەلەوەی کە ئەگەر فرێش نەبێت تەندروست نەبێت ئۆرگانی نەبێت و زیانی دیکەی هەیە بۆ پێی کە هەکار زۆرێک لە مادەیەکی تێکرێ بۆی کە پارێزگاری لێ بکاتمێنێتەوە ئەمەش بەپی زۆربەی توێژینەوەکان کە بۆ تەندروستی مرۆڤ سوودێکی زۆری نابێت. هەندێک خاڵ هەیە هەر تایبەت بە خواردنەکان بە ئەو خواردنانێکە لە قوتو کراون سەرتامانە دەخینە ڕووپاشان لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ دەکەین شۆربای ئامادەکرا و ئەم جۆرە شۆربایانە کە خێرە ئامادە دەکرێت یەکێکن لە خراپترین بژاردەکان بۆ خواردن چونکە لە ناو هەر کیسێکدا 480 میلیگرام لە خوێ هەیە ئەمەش زۆر زیاترە لەو بڕی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێگەی پێداوە جگە لەمەش تام و مادەی پارێزەری تێدایە کە زیان و مەترسی لەسەر تەندروستی دروست دەکات. و بۆ درەی تامی دروستکراوی مریشکی ئاخود بە کوردێکی بڵین ماجی کە بەشێک لە خانمان بۆ تامکردنی ژەمەکانیان پارچەیەک ماجی بەکارهێنن بۆی کە بزانن کە مەترسی و زیانیە بێت لە سەریان و پەستانی خوێن بەرزەکاتەوە و لەگەڵیشیدا ئەگەری توشبوون بە چەند جۆرێکی شێرپەنجە زیاد دەبێت و باشتر وایە بەهارات و کەرەستەی سروشتی بۆ ئامادەکردنی ژەمەکانتان بەکاربێنن لە جیاتی ئەم بابەتە ناسروشتیانە. و دۆشاوی تەماتە و کەچەپ ئەم بەرهەمانە بڕێکی زۆر لە خۆی تێدایە زۆر خواردنی ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و پەستانی خوێن زیاد دەکات. زەڵاتی ئامادەکراو هەیە کە زۆرجار لە قوتونراوە یاخود بەهاراتەکەی هەیە ئەم جۆرە زەڵاتانش چەندین جۆری بەهارات و تام و بڕێکی زۆر لە خوێ و یاخود بە تامکردنی بەکارهێنرێ و باشترین جێگرەوەش ئەو زەڵاتەیە کە بە دەستی خۆت ئامادەیەکەیت. خواردنی قوتو و پیتزای ئامادەکرا و هەموو ئەم ژەمانەی بەستون و فرێشنین نزیکەی 1800 میلیگرام سۆدیۆم یان تێدایە و زۆر خواردنیان هۆکارە بۆ کۆبوونەوەی ئاو لە لەشدا کە ئەنجامەکەی بەرزبوونەوەی پەستانی خوێن دەبێت. پاودەری دروستکردنی کەیک بڕێکی زۆر لە سۆدیۆم و مادەی پارێزەر لە پێکهاتەکەیدایە. جگە لەمانش پەنیرە پڕ لە چاوریەکان و سوێرەکان لەگەڵ ئەوەی کە باشترین سەرچاوی کالیسیۆمە بەڵام هەندێک جۆریان خۆی زۆریان تێدایە. هۆدۆک یاخود بڵێن گۆشتی بەرگر ئەوانەش خواردنی ئەم جۆرە گۆشتە یاخود گۆشتی دروستکردنی کە ڕوبەڕووی کێشەی تەندروستی گەورە دەکاتەوە و نەخواردنی زۆر باشترە لە خواردنی. ئەم بابەتانە زۆربەی هاژە زیاتر ڕەنگە پێیوەست بێ بە ئێوەی خانمان ینی بەو پێی کە خانمان زیاتر لە ماڵ خواردن ئامادە دەکەن تازن خۆت دەپارێزی لەم بابەتانی باسمان کرد. ئەوڵە بەشێکی زۆر بەڵام بتوێنە توێژ ڕۆژانە هەر بەریەکەوی ئەگەر هەتا لە ماڵی خۆشی ئامادەی نەکەی لە دەرەوە لە بەتایبەت ڕێستۆرانتەکان خواردنی خێرا هەر بەرکەوتن تەبێ بەڵام ئەوەی گرنگەوەیە کە تەندروستی خۆمان زۆر لەوە خۆشتر بێ شتێک هەیە هەکار کە زۆر زەرورە بیزانین ئەوەیە خواردن بۆ باشیەکەی بخۆین نەک بۆ خۆشیەکەی منم کات بە کوڕەکە مەڵم ئەم واز لەوە بێنە کە خۆشە زانە باشە کە ئەی خۆیت چونکە ئێمە بەڕاستی بە دوای خواردنی خۆشە ئەگەر بە دوای خواردنی ئەو ئامۆژگاری تومان وەرگرت بە هەمومان ئێستا زۆر تەندروست دەژیان بەڵام خواردن ینی بە چێژەوە لە لای مرۆڤ هەروە ینی بەتامترە زیاتر بەکاری دێنن بەڵام ئەوەی کە هاژە دەڵێ بێگومان ئەمە ڕێگای دروستەکەی وەکەوەی کە کریستیانۆ ڕۆناڵدۆ پەیڕەوی دەکات. نمونەیەکی دیارە نمونەیەکی باشە کە خاوەن تەندروستێکی چەند جستێکی باش و تەندروستێکی باشە. جگە لەمانە خواردنی خێراشەیە هاژە وەکەوەی کە فاسفودەکان خواردنی خێرا تامێکی خۆش و ماندبوونێکی کەم و تێرکردنی برسێتی بۆ ماوەیەکی درێژ و ئاڵوودەبوون بە تامەکەی ئەمانە خەسڵەتەکانی ئەم خواردنە
ئامادەکراوان یاخود ئەم خواردنە خێرایەنن. بەڵێ بۆیە کە لەسەر ئەڕەفەی مارکێتەکان کە ئەو خواردنانە بینرێ کسەش یەکتەر دەسێنی و ئەیهێنینەوە بۆ ماڵەوە و بە کەمترین کاتیش ئامادە یەکەین بۆ خواردن، بەڵام زۆرترین مەترسی لە خۆیان نەگرن. هاوکارمان نیان بارزان لە سلێمانی زانیاری لەسەر نۆردەزەکانە خاتە ڕوو و هاوڵاتیان و مناڵانیش قسەیان بۆ کردو و داوای قەدەغەکردنی یەکەن خۆشیان. ئندۆمی کە بژاردێکی هەرزان و خێرە چەندین جۆری هەیە بە چەندین تامی جیاواز خواستێکی زۆری لەسەر بە تایبەتی لەلایەن منداڵەوە لەگەڵ ئەو کەسانەی کە کاتیان کەمە و پێویستیان بۆیە بە ماوەیەکی خێراتر خواردنێک ئامادە بکەن و هەم دەتوانرێت بۆ ماوەیەکی زۆریش برسێتی ڕابگرێ و برسیت نەبێت. دەوترێت لە هەندێک لە وڵاتان ئەم ئندۆمی قەدەغە کراوە. ئەمڕۆ زانیاری زیاتر ورتر لەم بارەوە دەخینە ڕوو و بزانین منداڵان تا چەندێک خواستیان لەسرە و دایکان و باوکان چەندێک پێیان خۆشە کە قەدەغە بکرێت لە هەرمی کوردستانی شاشۆی وڵاتانی دیکە. ئیندۆمی زۆر خواردی دەبێتە هۆی قەڵەوی و کەمی ڤیتامین و کانزا و مادە ڕیشاڵەکان. هەر بۆیە ڕەنگە ببێتە هۆی زیادبوونی ئەگەری چەند جۆرێک لە شێرپەنجە. ڕای پزیشکە پسپۆڕەکانی زانستی خۆراک ئەوەیە کە دەبێت نەخورێت و نەدرێت بە منداڵ و مرد منداڵ. بەرپرسانی تەندروستی لە مالیزیا و تایوان ڕایان گەیاندووە کە ئۆکسیدی ئیتیلینیان دۆزیوەتەوە کە مادێکی شێرپەنجەیە و لەو بەرهەمەدا هەیە کە بۆ هۆی زنجیرێک لێ کۆڵینەوە لەسەر بەرهەمێنانی بەرهەمەکە. دواتر وەزارەتی تەندروستی مالیزیا دەست بەجێ ڕێنماییەک دەردەکات بۆ ئەنجامدانی تاقیکردنەوە و بڵاوکردنەوەی بەرهەمەکانی تامی مریشک لە مالیزیا. لە هەرێمی کوردستانی هاوڵاتیان پێیان باشە قەدەغە بکرێت. بە تایبەتی دووسێ مادیتەیە کە بەکارێنن بۆ تێکەڵکردن لەگەڵیان لە کاتی لێنانیا ئەو بەڕاستیڵن شتێکی باش نیە و خراپە لەبەرەوە من تایسا ڕێم پێ ناوە مناڵان بیخۆن. لە چەند شوێنێک قەدەغە کراوە پێت باشە لە کوردستانش قەدەغە؟ وەڵاهی منیش پێم باشە ئەو ئەندۆمێ نەمێنێ بەڕاستی ئەگەر ئەوە زەرێکی بێ بەس من بەڕای من ئەبێت لایەنێکی پەیوەندیدار بە تایبەتی ئەوانەی کە مختصن بەم کارەوە بە تایبەتی وەزارەتی تەندروستی ئەوان بە راپۆرتی نیایی و بین کۆتایی بەم شتە بێنن ئەگەر شتێکی خراپە. ئەگەر خراپە بە راپۆرتێک ئەلانی کەن و ئاگاداری بڵاوکەنەوە بە هاوڵاتیان کە کۆتایی بەم ماڵەوە بەس ناو مناڵەکانتان میخوای خۆشتانی خۆن. وڵاهی من ناو بەناو خۆمانە خۆین بەڵام بەڕاستی نەمانێت تۆ مناڵ بەکاری بێنە بیخوا. خۆم پاروپێرە ئەف سەوزانە مەکری لەگەڵ خاڵ ئۆزاکەمانە هێڤینە لەگەڵ شکەکەیان چون ئەیان کڕی هەموو خاڵ ئۆزاکەرماتون نانی بەشمان بە تر خاڵۆزاکەم شایان تم لەو خاڵۆزاکەمەوە فێرکردم ترم کرام کڕی ڕۆژی کەندایکم لە ئیژاتەوە لەگەڵ ڕفەقەکەمیان پێی دایکم هاتەوە ژاوەتی لای بە پیسەمێکرا دایکم و کاتەوە نایاڵە بیکڕمیش ڕقم لە ئێستاوە هەر نەم خواردووە بەس ئەگەر تۆزێکم خواردە بێ ئەویش خۆم نەم کڕیوە مەگەر بەشیانیا بێتم ئیگینا زۆرم حەزێنی. هەرچەندە ئاژانسی نیشتیمانی بۆ خۆراک و کۆنتترۆلی دەرمان ئەو راپۆرتانەی ڕەت کردوتەوە کە دەربارەی قەدەغەکردنی خواردنی دەستبەجی ئیندۆمی و دڵنیایی بە بەکارهێنەران دەدات کە بەرهەمەکە سەلامەتە بۆ بەکارهێنان. بەڵام زۆربەی پسپۆڕانی خۆراک کۆکن لەسەر ئەوەی ئیندۆمی و جۆرە جیاوازەکانی نودڵز زیانی تەندروستیان هەیە و باشترە نەخورێت. هاژە مەترسی خواردنی ئامادەکرا و لە قوتوکراوەکان ئەم بابەتە ئەم راپۆرتەشمان یاخود ئەم ڤۆکسپۆپەمان لەسەر بینی بۆی لە ستۆدیۆ لەسەر ئەم باسە دەوەستین. دکتۆر بەدرقادر سورچی پسپۆڕ لە چارەسەری جیادەرمان لەگەڵمان دەبێت لە ستۆدیۆ. کاک دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس باش بەخێر بێ. دکتۆر ئەو خواردنانە بێگومان تام و چێژێکی وایان تێکراوە کە نەک مناڵ گەورەش حەزی لێ بێ. بەڵام بۆچیە بێ کە خەڵک بە خواردنی ئامادەکرا و لە قوتوکراو ینی خۆی بپارێزێت بۆ بێ نەی خوارد هۆکارەکەی چێ لە کاتێک شاتامیەوە نەخۆشە؟ خۆی دائیمەن خواردنە خۆشەکان هەموو دارێ ئەڵێن خواردنە خۆشەکان دائیمە خراپ ئەمە بێ شانسی بەخۆی وایە دائیمەن خواردنە باشەکانیش خۆش نین بەخۆی لەبەر ئەوەی چکە دائیمەن بەخۆی ئەو شەریکاتانێک کە ئەو خواردنان دروست دەکەن پشت بۆ دەبەستن مەسەرەن تام ڕنگ بۆن دائیمەن زیاد دەکەن لە بۆ خواردنەکان ئەوەش وا دەکا کە دائیمەن کەسێک کە مەسەن کە خواردی ئیدمان بیتن ینی مەسەرەن حەز دەکا جارێشتیش بیخواتەوە لەبەر ئەو نەکەها خۆشەی ئەو تامە خۆشەی
و ئەو ڕەنگە جوانەش و ئەو با بڵێن ئامادەکردنەش لە بەرەوەی کە سەیریکە دەبینی هەموو خواردنە مەسەن ئامادەکراوەکان خێرا مەسەن ئامادە دەکرێت لێش پێ دەڵێن خواردنی خێرا ئەنی کەسەکە دێتن بە پەلەپەل قوتێک ئەندۆمی دەینیتن تۆزێک ئاوی گەرمی تێ دەکات و دەدەخەک دوو دقە بە تایبەتیش ئەو کێشەیە زۆر لە ئەوروپا هەیە لە بەرەوەی گرفتی کاتە مەسەن ئەوروپا ئەمریکا لە بەرەوەی لەوێ بەڕاستی کات بەشیان ناکە لە بەرەوەی ژیانیان قورسە ینی مەسەن ناتوانانی وەکومە دانیشی ئافرەتێک 3 ساعت 4 ساعت دانیشی منزەرەک یا پراغیان دۆڵما بکە یان کفتە بکە یان خواردنێکی کوردەواری بکە یان خواردنێکی قڕس بکە بۆیە دائیمەن پشت دەبەستن بەو خواردنە خێرانە سوورکراوەیە ئیندۆمیە ماکەڕۆنەیە لۆیە لەبەر ئەوەیە بەڕاستی ئەو هۆکارانە وای کردیە کە با بڵێن ئەو ڕغبەتەی لەسەر بیتن دکتۆر خراپیەکانی چییە باشە ئەوە باست کردیانی تام و بۆن شێوازەکەی دیکۆر هەموو ئەوانەوا دەکا ینی هاوڵاتیان پەیوەست بن ئالوودە بن بەڵام ئەگەر بیخۆین بۆچی خراپە خۆی یەکەم شت بەخۆی بەنسبەت ئیندۆمی دەوان کە باسی بکەین بێزگە لە خواردن سوکراوەکان ڕێژێکی زۆر لە کاربوهیدراتی تێدا لەبەرەوەی چکە خۆی ئیندۆمی ماکەڕۆنیەیە ئەم ماکەڕۆنێ بەڵام لەبەرەوەی چکە با بڵێن نیشاستەی تەواوە یعنی با بڵێن ئادی سفرە و لەگەر تعاملکردین لەگەڵ مەجموعەیەک مادەی پارێزەر مەسەن حافظە لەگەر مەجموعەیەک نەکها ئەوان تەمان هەموویان موادی کیمیاوینە کە ئەو طبعاً کە تۆ خواردنە دەخۆی زیاتر پشت هەموو دەکەوتە سەر نیشاستە ینی شکلێکی زۆر دەخۆی و هەروەهاش مەجموعەیەک مەسەلەن مادەی وەکو با بڵێن مۆنۆسۆدیۆم پێ دەڵێن وەکو خوێ هەیە طبعاً تێی دەکەن خوێەکە زۆر سوور نییە لەبەر مۆنۆسۆدیۆمە بەڵام کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر دڵ و لەسەر بۆڕەکانی دڵ و لەسەر با بڵێن دەستەی با بڵێن بەگشتی جا لەبەر ئەوە تۆ دێ مەسەلەن ڕێژەیەکی زۆر لە کاربۆیدرات خوارد لە مقابل پرۆتین و مەسەلەن با بڵێن ئەوەی تێدا کەمە یان با بڵێن مینێڕالەکان یان با بڵێن توخمەکانی وەکو با بڵێن کالسیۆم و مەگنیسیۆم و زینک و ئەو مادانەی تێدا نییە بۆیە چیان کردیە پەنایان برتە بەر چیسەیەک مەسەلەن مادەی لەگەڵ تێکەڵ دەکەن کاویش مەسەلەن بە حیساب کە گوایە لە با بڵێن وشکراوی ئاوی مریشکە یان ئاوی گۆشتە وەکو بڵێن وەکو مازی دکتۆر ئەوە کێشە لە ماکەرۆنیەکەیە چونکە ئێمە ماکەرۆنیە خۆین لە پاستایە لە زۆر شتی ترای خۆین بە تایبەتەوەی کە نودڵسەکانی لێ دروست کراوە ئەوە خراپە یاخود ئەو پارچە تامەی کە لەگەڵیایەتی کامیان خۆی پاچە تامەکە کارەساتەکان لەویە ئەو لەبەروی با بڵێن زۆربەی شتەکان لەوێ دەکرێت بە حقیقەت ئەگەنە خودی خۆی با بڵێن ماکەڕۆنەکە و با بڵێن ئیندۆمیەکە هەر یەکە بەس لەوێ یەک خراپی هەیە کە مەسەلەن با بڵێن شەکری زۆر یعنی با بڵێن کاربۆیدراتی زۆر واتە توانین بڵێن ماکەرۆنیش خراپە ماکەڕۆنیش ئەگەر زۆری بخۆین خراپە خودی ماکەڕۆنی خودی با بڵێن ئیندۆمیەکە ئەگەر کە ئێمە زۆری دەخۆین خراپە لەبەرەوەی چکە ڕێژێکی زۆر لە کاربۆیدرات دەخۆین ڕێژێکی زۆر کە ئەوەندەمان پێویستنی لە مقابل دائیمەن ئەمە دەبێت کە خواردن دەخۆین دەبی سێ پێکاتێک تێدابی پرۆتین با بڵێن چەوری کاربۆیدرات بەڵام لەو حالاتە دەبینی زیاتر هەمووی شەکرە یعنی با بڵێن کاربۆیدراتەکەیە چەوریەکە زۆر زۆر کەمە ئیلاگەر لەگەر با بڵێن کە تۆسێک چەوراتی یان مەسەن خۆمان یان نەخود لەو مادە و شکراوی کە تێی بکەین بۆیە دەبینین کێشەکەیمە لە زۆر شەکرەکەیە ئەگەنا خودی هەر ماکەڕۆنەکەیە مادە پارێزەرەکەی کە تێیدایە کە لە با بڵێنەکەی دەکەن ئەوە مشکلەکەی لە بۆمە دروست دەکاتن بەڵێ کاکتۆر ئەم خواردنانە یان بەگشتی خواردنە خێراکان کاریگەری زیاتر لەسەر منداڵان هەیە لەسەر گەورەکان کاتێک کە دەیخۆن ینی دەزانین منداڵان زیاتر ڕەنگە ئالوودەبوو بن یان پەیوەست بن بە خواردنی خێرا یاخود بە بەکارهێنانی ئەو خواردنانی وەکو هاوشەی ماکەڕۆنی ئەوانە کە باست کرد بۆ کامیان کاریگەری زیاتر دەردەکەوێت بەخۆی هەردووچیان کاریگەریان لەسەر هەیە بەڵام منداڵ زیاتر لەبەرەوەی کە منداڵ هەر خۆی با بڵێن سیستەمی بەرگری با بڵێن لاوازە لەبەرەوەی تازە مەسەلەن تەحکومی لەگەڵ ژیانەکە لەگەڵ ژیان بەرامبەر دەبتەوە بۆیە دائیمە منداڵەکان زووتر نەخۆش دەکەون بۆیە ئەو منداڵانە زیاتر کاریگەری لەسەر خراپ دەبێت لەبەر ئەوەی دائیمەنیش با بڵێن گەشە دەکە ینی بنیەی جسمی کە دروست دەبیتن ئەو پێکاتە خراپانە ئەو مادانەی کە لە هەر خواردنێک تەنها هەر ئێمە خۆ لەو خوارد لەو خراپترمان چییە ئەمە سوورکراوەیە ئەو خواردنە فاسفودانەیە کە ئێمە پەتاتەی سوورکراوەیە مەسەلەن گۆشت لە ناو ڕووسۆرکردنەوەیە باینجانە خۆ ئەو کارە ساترە لە ئیندۆمی شتێکی ئەگەر با بڵێن مقارنەی بکەینی یەک بەدەیە بە مقابل با بڵێن فاسفودەکانی تر ئەوانی کە سوور دەکرێتەوە لەبەرەوەی چونکە لەوێ کارە ساتەکە لەوێ زیاتر نەک لە ئیندۆمیەکەیە
لەبەر ئەوەی دائیمەن منداڵ زیاتر تحکم دەکات مەسەن با بڵێن لەگەڵ ئەو خواردنان لەبەر بەشداری پێکاتی جسمی دەکاتن طبعا کە ئەو مادە کیمیاوێنش کە لاشەی ئەو منداڵە دروست دەبیتن منداڵیش وەکو گەورە نییە بڵێ مەسەن هەموو شتێک بخواتن ئێستا تۆ کە خواردنی خراپە خۆی بە مقابل تۆ میوە دەخۆی تۆ سەوزە دەخۆی تۆ مەسەن چایە دەخۆی ئەوانە جێگرەوەیەوە بێت ئەوانە چ دەکا با بڵێن دەرهینانی مادە ژەهراویەکانە خۆی ئیشی میوە و سەوزە چییە بێجگە لە پێدانی کۆمەڵێک با بڵێن ڤایتامینات و توخمەکان لە هەمان کاتدا لەبەرەوەی ئەنتی ئۆکسیدانتی تێدایە ئەنتی ئۆکسیدانت دەکە هەر مادەیەک لە لاشەی ئینسان چ مەسەن مادە حافیزە بێ چ مادەی زیادکراو بێ چ مەسەن مادەی سوتاو بێ وەکو کە لە با بڵێن فاستفودە هەیە کە تۆ ڕوون دەسووتێنی فری ڕادیکەل دروست دەکە یان هەندێک پێکاتی کیمیاوی نوێ دروست دەکە کە با بڵێن کە وەکو بڵێن هاندانی دروستبوونی شێرپەنجە دەکەن یان بەشداری لە دروستبوونی شێرپەنجە دەکەن کە تۆ میوە سەوزە دەخۆی دێ لاشە چ دەکات طبعا مەسەن بوون تۆ سێوێک دەخۆی یان با بڵێن وشێترێک دەخۆی یان سێ دنکە فراولە دەخۆی بە هەزاران ئەنتی ئۆکسیدانتی تێدایە بە هەزاران مادەی با بڵێن ئەو ڕەنگانە ڕەنجی بێتاکارۆتین و ئەنتۆسیان و ئەو ڕەنگە سوور و زەرد و پرتەقاڵیانە هەمووی چ دەکات ئەو مادە ژەهراوێن دێتە دەرێ کەواتە ئێمە منداڵ لەبەر ئەوەی زۆر متعنی بە میوە خواردن یان با بڵێن وەکومە حەز بە مەسئولیت بکاتن بۆیە زیاتر کاریگەری لە سەدەبی زیاتر لەبەر مادەکان لە لاشەی کەلەکە دەکات وای لێ دەکات تووشی چەندین نەخۆشی دەکات یەک لەوانەش کە مەسەن ئەو مادانەی کە هەیە بەرگری لەشدا دەبەزێنی یعنی تو ئەگەر بێت و بە مقابلی ئەو مادە خراپانە تۆ میوە و سەوزە نەخۆی بە مروری زەمن بەرگری لەشدا دەبەزی هۆکارەکەشی لە بۆ چییە لەبەر ئەوەی تۆ مادێک دەخێن ناو لاشت بەرگری لەشت مەشغول دەکەی بەچێ لەبەروی هەر مادێک لە لاشەی ئینسان قابلیێتە دەبی جسم بی لێ دەکاتەوە چۆن فڕێ بداتن ئێتەمان کە ئەتوش مادەک نەبی فڕێ بدەی کە ئاو نەخۆیەوە و کە سەوزە و میوە نەخۆی ئەو مادێ بە درێژایی ڕۆژگار لە لاشت کەلەکە دەبێ ئەبێ بەگرێ ئەبێ بە زیبکە لە دەم و چاو مەسەنها گەنجەکان زۆر زیبکانی دروست دەبێ ئەبێ بە نەخۆشی ئەبێ بە مەسەرەن خڕبوونەوەی چەوری زیادە و دەبن ئەو نیشاستەی کەمە دەیخۆن لەگەڵ ئەو خواردنە سوورکراوەیە هەمووی ئەو ڕوو نەخراپن ئەوەیش بەڵێ دکتۆر بورم دکتۆر بەدر ئێمە لە سەرەتای دەستپێکی پرۆگرامەکەەوە هەندێک بابەت لەگەڵ هاوکارانمان ئامادەمان کردووە کە ئەم خواردنانە خراپە ینی هەر خۆمان پرسیاری ئەومان لا دروستە بە چی بخۆین دۆشاوی تەماتە ئەمە پەنیرەکان هەموو جۆرەکانی تر پێم خۆشە هەندێک بۆ نمونە خواردنت پێ بڵم بەدیلەکەیم پێ بڵێ بۆی هەم بینەران بیسەران و کابانەکان بە گشتی سوودی لێ ببینن بەدیلی دۆشاوی تەماتە و کەچەپ چییە؟ خۆ دەتوانانی هەر خۆت عینە بزە خۆی لێرە کەچەبەکە مشکلە کەچەب نیە تانی خۆت ڕاستەخۆ کەچەب دروستکەی کەچەب چییە هەر بخۆی معجون تەماتەیە بەسیە هەندێک مادەی پارێزەر و هەندێک نەکە و هەندە خوێ تێ دەکرێت خۆ دەتوانین ڕاستەوە خۆ مەسەن ئافرەتەکە مەسەن شتێکی وا مەسەن تەماتەیەک لە عسارە بدە جوان ڕێک و پێک مەسەن بە فرێشی تۆزێ گەرمی کاتن ئاوەکەی هەڵم بکاتن دەتانی کەچەبی ڕاستەوە خۆ دروست بکە ئەگەر حەزی لە کەچەبی ئەتوانی بەهاراتی تێ بکاتن مادە حافزەی باتێ نەکاتن بابێ مەسەن چۆ لە بەروێ بەهاراتمان هەیە بەهارات هەمووی جیا دەرمانە باشە زۆربەی مەرگەکان بە دۆشاوی تەماتەکرێت ئەتوانێت تەنها تەماتە بەکاربێنرێت ئەتوانی تەماتە ڕاستەوە خۆت و تەماتە لە عسارە بدەیت ئەسڵەن زۆر بە تامترە و خۆی تەماتە هەر خودی تەماتە ئەو ڕەنگە سووری کە لە تەماتە هەیە خۆی دیژە سەرەتانە خۆی دیژە شێرپەنجەیە خۆی بەهێزگەری بەرگری لەشە باشە بەدیلی پەنیر چییە؟ خۆی پەنیر تۆ پەنیر معلبمان پەنیری مەسەن فرێشمان هەیە تۆ توانی پەنیری فرێش فرێشمانەیە خۆ کێشەیمە لە خواردنی پەنیر و با بڵێن کەچە بۆ ئەوە نییە کێشەیمە لەو مادانێک کە تێی دەکرێت ئەگەنە خۆ پەنیر پێویستە ئەسڵ پەنیر چاوی ڤیتامین دی هەیە هەکار خۆت زانیوانی ناو پیتزا و لازانیا و هەموو ئەو خواردنانی تر جۆرە جیڕێکی ئێسترێتیەکی هەیەکە چۆن نەتوانرێ ینی لە بری ئەوە بەدیلەکەی چییە؟ پەنیری کوردەواریش عینەن جیڕی هەیە ئەگەر بتەوێت ئێستامە زۆر زە پەنیری خۆمان بەم پەنیری مەڕۆشت بەکاردێنی پیزاشمان پێکردیە یان زۆر شتی لە ماڵە پێ دەکەن فەتایروشتمان پێکردیە و زۆر تەبیعیە خۆ ئەویش بە هەمان شێوە ئەگەر مەسەرن پەنیرەکە کەسەکە جوان بیکوڵێنی یان جوان بیکوشی یان با بڵێن ئیشەکەی بە جوانی بکاتن خۆ پەنیری چێر بەرین لە شیری چێرە دروست دەکەیت لە شیری بزنی دروست دەکەیت لە شیری مەڕ دروست دەکرێت دەتوانی پەنیری خۆمان بەکار بینین کێشەمانی خۆ پەنیری خۆشمان هەبامان شێوەیە شتێکی دەرکاک دکتۆر خواردنە خێراکان ئەوەی کە لە مارکێتەکان هەیە ئەمە لە قوتوندراون ینی ئەمە وەکۆی کە باست کرد کاریگەریان زۆرە بەڵام کاتێک دەڕۆی لە ڕێستورانتێکدا دەنیشی بە شێوازێکی با بڵێن گەرماوگەرم بۆ دروست دەکەن ئەمەش بە هەمان شێو هەر کاریگەری خراپی هەیە خۆی بزانە ئەگەر بە نسبەت ئەمە خواردن کێشەمان نییە ئەمە تەمان دوو زۆرە خواردنمان هەیە
خواردنی سوکراومان هەیە خواردنی کوڵاومان هەیە گرفتیمە لەگەر ڕاستەوخۆیەکە نییە حتا ئەگەر تۆ ڕاستە خۆش توێ مەسەرەن ڕێستورانتێک ڕاستەوخۆ پەتاتەکەی بۆ سوور کردیەوە فینگەرەکەی بۆ کردی کنتاچیان سکالوب یان هەر شتێکی کەلۆی کردی ڕاستەخۆ کە ئەو باڵێن دەیسووتێنی خۆی ئەمە لێرە گرفتەکەمان لە خودی شێوازی خواردنەکەی ئەوە هەتەمان هیچ کە هەڵدەگیرێ دیسان خراپتر دووجا خراپتر ئێستا کە ڕاستەخۆ تۆ دەیخۆی تەنها ئەوەیە کە ئەو ڕوونە سوتایە ئەو ڕوونەکە دەسووتێ فری ڕادیکەل دروست دەکە ئەو فری ڕادیکەلە هۆکاری شێرپەنجەیە یا هۆکاری چەندین نەخۆشیە وەکو دابەزینی بەرگری لەش حتا کە ڕاستەخۆش دەیخۆی تۆ هەر زیان پێدەگاتن لەبەرەوەی چووکە ڕوونەکە دەسووتێ کە دەسووت تەمانیتەوە پێکاتەی با بڵێن سوودمەندەکان دەست داتن مەسەن ئەو ڤیتامیناتی کە تێدایە یان با بڵێن ئەو توخمانی کە تێدا لە دەست دەدەی ئەوانەش لە تەقیز دەڕوا خۆ بەس ئەوە نیە برێت تەنها من زەرەر لەوە دەکەم کە خواردنەکە دەخۆم نەخێر پێکاتەی خواردنەکەش ئەوە بۆیە کە تۆ بە کوڵاوی دەیخۆی سوودی زیاتر دەبینی لەوەی کە بە سوکراوی گرفتەکەی منێ لەگە سوکرانەوەکەیە نەک لەسەرەوەیە کە با بڵێن لەبەرەوەی تۆ ڕاستەخۆ دەخۆی یان ناڕاستەخۆ دەخۆی ناڕاستەخۆ دوو زەرەری هەیە ڕاستەخۆ یەک زەرەری هەیە کە ئەویش لەبەرەوەی ڕوونەکە دەسووتێ خۆی ئەسڵەن هەر ڕوونەکە خۆی لە خودی خۆی خراپە کە دەسووتێ جارێکش خراپە کە تۆش ئەو پەتاتەیە ئەو گۆشتە ئەو با بڵێن مریشکە دەخێنە ئەو ڕوونە جارێکش خراپ دەبێ ینی کەواتە گرفتەکە لێرە لە سووتانەکانە سووتان و لە ناوچوونی ڤیتامینەکان ناوچوون پێکاتەکان و وە چەورێکی زۆریش چەورێکی خراپ لاشت کۆ دەبێتەوە کە دەبێتە هۆی جیرانی بۆڕی دڵ دەبێتە هۆی با بڵێن قەڵەوبوون دەبێتە هۆی چەندین نەخۆشی تر باشە دکتۆر باسی قەڵەوبوونە کرد خواردنە کوردەواریەکان لەگەڵ خواردنە بڵێ ڕۆژ ئاواییەکان یاخود بە گشتی فاستفودەکان تا چەند پەیوەندیان هەیە بە قەڵەوبوونەوە و زیانی کامیان زیاترە بەخۆی دائیمەن با بڵێن خواردنە خێرایەکان بەگشتەوان سوکراوەکان و برژایەکان لەبەرێت پیزامان هەیە خۆ سوکراوە نییە ئەو برژاوە مثلەن یان کەبابمان هەیە مەسەن برژاوە یان مەسەن برژاو و سوکراوە جیاوازە سوکراوە قەزمان ئەوانەی کە لە ناو ڕوو سوور دەکرێتەوە برژاوەوەی کە دەبرژێ بە ئاگر دەبرژێ هەردووچیان سەرچاوەی با بڵێن کۆبوونەوەی کۆمەڵێک چەوریە لەگەڵ با بڵێن ئەو هەموو کاربۆهیدراتەی کە بەکاردێ لەبەر تۆ پیزا مەسەن سەیری کە دەبینی 250 غرامە 200 غرامی کاربۆهیدراتە وانیا تۆ مەسەرەن پەتاتەی سوور دەکەیەوە هەمووی کاربۆهیدراتە وە چەوریشە کەواتە هەردووچیان سەرچاوەی قەڵەوبوونن چ چەوریە چ کاربۆهیدراتە بەڵام خواردنی کوردەواری ئەگە سەیریکە هەر سێ پێکاتی تێدایە و ئەوەندە چەوریەشی تێدانێ مەسەن تۆ هەر خواردنێک مەسەرەن تۆ دۆڵمە ئامادە دەکەی مەسەرەن سەوزەی تێدایە مەسەرەن دەبینی ئەوە بەلکەمێەوە مەسەرەن کوولەکەی سەوزە تەماتەیە باینجانە ئەوە کۆمەڵێک ئەوەی تێدایە لە هەمان کاتە کەمێک برنجی تێدایە گۆشتی تێدایە و کەمێک ڕوونی تێدا لە ڕوونەکەش لەوانەیە با بڵێن دونجی دونگ بیتن بەکاربینی ئەوەش لێرەمان بێبەش ناکەین لە دۆڵ نەخۆ دۆڵما هەڵدارە دەڵێن دەرماخانەی خواردنەکانە دۆرما ئەگەر دۆڵمە با بڵێن کە تۆ دروستی دەکەی بەو شێوەی کە ئێستا کوردەواری خۆمان دروست دەکا دەرماخانەی لەبەر هەموو شتێکی تێدا باش پێدا متەکامیلە کاک دکتۆر ئەم خواردنانە هەر نەیکڕین بەکارینێنین یاخود کە دەیکڕین بە شێوازێکی دیکە مامەڵی لەگەڵکەن چۆن خۆمان بپارێزین خۆی دەتوانی مەسەن ئەوەی حەزی لە بابرشتی سوورکراوەیە ئەتوانی لە باتێ لە ناو ڕوونی سۆرتی کاتەوە ئەتوانی مەسەن تۆ پەتاتەیە مریشکە شتێکە بێ چەوری کە لە ناو فڕنی ببرژێنی کاریگەریەکەی زۆر کەم دەبتەوە لەبەرەوەی لەو کاتە تەنها تۆ مەسەن تۆ هەم چەوری کەم بەکاردێنی هەمیش ناسووتێ ڕوونەکە ناسووتێ ئەو ڕوونێک کە ئێمە دەیسووتین لە ناو مەقلی ئەوە کارەساتەکەیە ینی کارەستەکە لە ڕووستانەکەی بەڵام تۆ دەتوانی ببرژێنی ئەمە نفسی شت ینی بە هەمان شێ بۆ شفتە و بۆ کوبە شفتەش مەترسیەکانی ئەوەی کە خێزان ئەوانە ئامادەی دەکەن ئەو شفتە هەر مەترسی هەیە ئەویش کەم ڕێژەکەی زۆر کەم تا 50 لەوانەیە ڕێژەی کاریگەری خراپی کەم دەبتەوە 150 زۆرە دوای توش مەسەرەن ئینسان دائیمەن حەزە ئینسان حەزە نەفسە هەموو شتێک با بخوا بەڵام بەکەین بخوا تۆ هەموو ڕۆژە هەر فاستفود بە هەفتەیەک تۆ جارێک دەخۆی چل لێ نایە تۆ لە مانجێک 3000 4000 تۆ خواردنی سوکراوە یان ئیندۆمیە گیانشەش دەخۆی چ نایە بەڵام تۆ ڕۆژانە هەموو ڕۆژێ خواردنەکانت فاستفود ماکەڕۆنا سوورکراوە هەموو برژاوها تۆ بەلای خواردنە کوڵاوەکاندانێ ئەوە کارەساتەکەی کێشەی ما هەموو جارێ ئەڵێم کێشەی مە لە زۆر خواردن و خراپ خواردنە یعنی ئەگەر ئینسان ژەهریش ڕۆژانە تۆ مەسەن ڕێژەیەکی محەدد ژەهر بخۆی ناتکوژی حتا ژەهر خۆژەهر قاتی لەوە نیە بەڵام ئەگەر تۆ بەسەر هەنجوین ئەگەر ڕۆژێ چلوەکت خوا دەتکوژی هەنجوی خۆژەهر نییە کەواتە گرفتی مە لە زۆر خواردنە
وە لە کاتی دوایە کاتە چشماخرا بەڕاستی خەڵک ئێستا زۆربەی ئەو فاستفود و خواردنە خێرانە زیاتر شەوان داوا دەکات خۆی کارە ساعتەکە لەوەشە زیاتر ئەو ئینسانە لەبەرەوەی کە لە سەول بابرێن دەخەوی ڕاستەخۆ دەخەوی ئەو هەموو چاوری ئەو هەموو مادە خراپە ئەوەیە بۆیە دائیمەن ئینسان هەوڵ بداتن سیستەمی ژیانی خۆی بگۆڕی بەرەو بێتە ژیانش خۆش دکتۆر پەیامەکەشت گەیشت کە ئیدی دۆڵمە مادەم سەرچاوەیە و ڤیتامینەکانە و زۆر باشە لە ملاژەمەکانی زیاترەکە نەرچەنەمە لەگەڵ پیاوان یەک ناگرێتەوە چونکە دوژمنیان دۆڵمەیە بەڵام هەوڵێنی تر زیاتریش دۆڵمە دروستکەین زۆر سپاس دکتۆر سپاس بۆ زانیاریانەی بێ خەڵکی ئوسترالیا نیگەرانی خۆیان لەبارەی بڕیارەکانی پەیوەست بە جگەرەکێشانی ئەلکترۆنی دەردەبڕن چونکە حکوومەتی وڵاتەکە بڕیاری داوا وەی پیان جگارەی ئەلکترۆنی کە یەک جار بەکاردێت قەدەغە بکرێت وەکو ئەو ڕۆژە باسمان کرد هاژە ینی ئێستا ئەمە زۆر بووە ڕاستە هەڵبەت لە بانی 24ش لە مەترسیەکانی ئاگدارمان کردنەوە کە دکتۆری پسپۆر لەو بوارەدا قسەی لەسەر کرد هاوکات بڕیارە قەبارەی نیکۆتین لە جگەرەی ئەلکترۆنیدا سنووردار بکرێت ئەگەر ڕێگەی لێ نەکرێ خودت قەدەغە نەکرێ و بنبڕ نەکرێ ئەتوان نیکۆتینەکەی کەم بکرێتەوە بام بابەتە ببینین و زیانیاری زیاتری لێوەربگرین. ئوسترالیا دەست بە کەمپینەکە بەرفرە لەسەر جغارەین ئەلکترۆنیان کۆ vêp kiriye. دەسەڵات کۆمپانیên تتنێیên mezin tometbar dike ku nifşên û sinêran bi mebest dike armanc. Welatiyên Sydney jî dibêjin divê hikûmet yasayên tund li beramberî diyardeya belavbûna bikaranîna vêp di nava gencan de bistîne. Ji mafê xelkê çi ji xwe re hilbijêre. Lê em dibînin rastî hejmara kesên ku cigarê nakişînin û dest bi kişandina vêp kirine zêde bûye. Lewma ez digel sepadina yasayên tundim û helbet em ne tiştekî hêsane jî. ئوسترالیا نەها بەحسە مەزنترین چاکسازیین لە دژی جغارێت کە ku ji dema 10 salan venekirine. Dê vêpin yekcar qedexe bike, hawردekirina berheman bê raçîte rabigire, her wiha wê qebareya nîkotîna di nava cigareyên elektrînî de jî sînordar bike. Ez di wê baweriyê deme ku ciwanên vêpê dikişînin nikarin cigareyê bikirin. Lê ew dikarin bi asanî destê xwe bavêjin vêpê. Ji ber vê yekê jî ez piştgiriya yasaya pêşniyarkiriya hikûmetê dikim. Li sala 2022 lêkolînek ji aliyê zanîngeha Netewîya Astralî ve hata dîtin ku ciwanên ku vêp bikartînin sê qat zêdetir egera dest bi kişandina cigareyan li ser wan heye. Ku li gor wê lêkolînê vêp bi sedan madeyên kîmyawî xwe digire. Hin ji wan jî bi jehrîn têne zanîn, gelekên din jî bandora wan nayê naskirin. Ez hejmarekê kêm ya xelkê naz dikim got bi awayekî rêk û pêk cixara elektrînî dikişînin. Hejmarek ji hevalên min jî hene got rastî nexweşiya dilhatine û wan têbînî kiriye ku ew fêrî kişandina cigarê bûne. Her çiqas hewl didin de jê berdin jî lê nikarin. Lewma ez vê gava hikûmetê bi gaveke baş dibînim. Li ser dirêjahiya salan Astralya hewla ji navbirina cigarê daye. Li sala 2012 jî yekem welat bû ku yasaya pêçana cigareya hesan bicî kir. Piştî wê jî Fransa, Brîtanya û hejmarek ji welatên din ew yasa bicî kirin. Di van salên dawî de jî hewl da sînorekî ji cigareyên elektrînî re dane, bi taybetî di nava Sinêlan de. Ku bi gotina Wezîrê Tenduristiya wî welatî, bikaranîna vêp di nava xwendekarên seretayî û navendî de gelekî zêde bûye. بێگومان گوێبیستی شتێک بووی بە ناوی ژیری دەستکرد یاخود AI. پرسیارەکەیت ئەم تەکنەلۆژیا چییە؟ چۆن کارەکات؟ ژیری دەستکرد پێشکەوتنێکی تەکنەلۆژیە بە بەکارهێنانی زمانەکانی پرۆگرام بۆ چارەسەرکردنی کێشەکان. ژیری دەستکرد بریتە لە تیۆری و پەرەپێدانی پرۆگرامەکانی کۆمپیوتەر کە توانای هەبێت چارەسەری کێشەکان بکات و هەندێک ئەرک ئەنجام بدات کە پێویستی بە زیرەکی مرۆڤە، بۆ نمونە تێگەیشتن لە کەسی بەرامبەر، ئەنجامدانی گفتوگۆ و زیاتریش. ئەم جۆرە تەکنەلۆژیایە لە مانگی حوزەیرانی ساڵی 1965 دەرکەوت بۆ یەکەم جار لە سەردەستی کۆمەڵێک زانای تەکنەلۆژی و بیرکاری ئەم سەردەما بە کۆبوونەوە لەسەر بیرۆکەیەک و بیرۆکەکە بریتی بوو لەوەی کۆمپیوتەرێک دروست بکەن بەڕاستی بیر بکاتەوە. نەیان دەزانی ناوی چیە و چۆن کار دەکات، بەڵام گفتوگۆکەیان
لەوێ ئەم پریشکەی دروست کرد کە شتێکی لەم شێوەیە دەکرێت بوونی هەبێت. زیرەکی دەستکرد و ئەو ئەلگۆڕێتمانەی کەوا دەکات لەم زیرەکیەدا کار بکات لەلایەن مرۆڤەوە داڕێژراون. وا دەکات کۆمپیوتەر فێر بێت لەگەڵ دەوروبەری خۆی بگونجێت و فێر بێت و گەشە بکات، بەڵام لە کۆتاییدا هەر لەلایەن مرۆڤەوە دروست کراوە. زیرەکی مرۆڤ توانایەکی زۆر زیاتری هەیە لە زیرەکی ژیری دەست کرد. لەسەر ئەم بابەتە دەوەسین قسە دەکەین کاریگەریەکانی زیرەکی دەستکرد لەسەر کەرتی پەروەردە و فێرکردن. میوانێکمان لەگەڵ دەبێ بەڕێز ئەندام عومەر ئەندازیاری لە زیرەکی دەستکرد و ماستەر لە ئایتی. کاگەندام زۆر بەخێر بێ. خۆشحاڵیم بەم بەیانی لەگەڵمانی بابەتەکەشت بابەتەکی هەستیارە، ینی بەتایبەت ئێستا منجی لە زۆر حەز دەکە لەسەم بابەتانە بە تەرکی زۆر جێ بگرێ، زانیاری زیاتر وەربگرێ. بەخێر بێ. ئێستا ئەمە دەتوانین بڵێن ئەمە مەترسیە یان ئەمە یارمەتی دەرە؟ سوپاسان دەکەم. پێش وەڵامی و پرسیارە دەمەوەکەوەی کەزانم شتان ئاماژەتان پێ بدا کە ژیری دەستکرد چییە. حەز دەکەم پێناسەکی زۆر سادەی لۆ بکەم. ژیری دەستکرد هەمان ئەو کارانە دەکات کە مرۆڤ پێی دەستپێرێ، بەڵام بە زمانێکی تر، بەواتایشتر ئەو کارانەی کە پێویستی بە بیرکردنەوە هەیە، ئەو کارانەی کە پێویستە مرۆڤێکی زیرەک، مرۆڤی ئاساییە ئەنجامی بدات، لە ڕێگەی پرۆگرامەکانی کۆمپیوتەرەوە ئەو کارانە ئەنجام دەدرێت. یەک بۆچوونی هەڵە هەیە کە هەمیشەوە باز دەکرێت، دەڵێ هەمیشە مرۆڤ لە کۆمپیوتەر زیرەکترە، بەڵام چ مرۆڤێک ئێمە باسی میلیۆنێک لە دانەیەک وەربگرین ئەو نابێتە قیاس. نەخێر ئەو پرۆگرامانێک کە ئێستا لە ژیری دەستکرد ئیش پێ دەکرێن بەقەد میلیۆن و 100 میلیۆن مرۆڤ زیرەکترە. یعنی دایم ئەو هەڵە لێ تێگەیشتن هەیە لە ژیری دەستکرد کە باز دەکرێت ئایا کۆمپیوتەر زیرەکترە یان مرۆڤ زیرەکترە. خۆی لە ئەسڵدا تەواو مرۆڤ زیرەکترە، بەڵام ئەو مرۆڤانێک کە ئەو پرۆگرامە دەکەن لە 100 میلیۆن خەڵکی ئاسایی زیرەکترن. بۆی لە کورتترین پێناسەدا دەتوانین بڵێن ژیری دەستکرد بریتیا لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە پێشتر لایەن مرۆڤەوە بۆی پێشنیار کراوە. ئێستا ئەو گرفتت بۆ چارەسەر دەکات، یاخود بڵێن ئەو پرۆسیسەی کە مرۆڤێکی زیرەک کە پێیدا دەڕوات ئێستا لە ڕێگەی کۆمپیوتەر دەتوانێت کارەکانی ئەنجام بدات. بۆیە من حەز دەکەم هەمیشەوە بڵێم کە بالفعل مرۆڤ لە کۆمپیوتەر زیرەکترە، بەڵام چ مرۆڤێک ئەو مرۆڤێکە دروستی کرد، ئەو مرۆڤانەی کە دروستی دەکەن و پرۆگرامی دەکەن و پەری پێدەدەن. ئەگەنە بۆ کەسانی ئاسایی کە بەکارهێنەری ئاساین ژیری دەستکرد بەقەد 100 میلیۆن و بەقەد میلیارد خەڵک زیرەکترە. ناکرێت بەوە بڵین لە زیرەکترە کە نەتوانێت بەکاریشی بێنێ، لە زۆرش زیرەکترە. یعنی ئەمە ناکرێت مەقیاس بکەین کە کەسێک کە پرۆگرامەرە یا خۆت کۆدنووسی ژیری دەستکردە مەسەن گرفتێک کە لە ڕێی کۆمپیوتەرەوە چارەی دەکات، هێشتا بڵین ئەوە بەکارهێنەرەکە لەو زیرەکترە نەخێر شتیوان. بەڵام مادەم مرۆڤێک هەیە لەو زیرەکترە کەواتە مرۆڤ زیرەکترە. مرۆڤ زیرەکترەوە لەگە هیچ دانیە، بەڵام چ مرۆڤێک. یعنی دایم ئەمە دڵمان بۆی خۆشە مەسەلەن کە کاتێک پرۆگرامێکی نوێ کاتێک ئیبداعێکی نوێ دەکرێت لە بواری تەکنۆلۆژیا دەڵێن دەی ئەوە مرۆڤ دروست کردو، ئەوکە مرۆڤ دروست کردووە، بەڵام نابێ ئەوە بکەین نەقیاس کە میلیۆنان کەسەیە بەکاردێن. باشە مامۆستاندام ئێستا باوترین یاخود بڵین پێشکەوتوترین یاخود بڵین ئەو زیرەکیانە ئەو زیرەکە دەستکردانە کامانن کە لەوانەیە ئێمە هێشتا هەنێکیان نەتوانین بەکاربێنین. پرسیارەکەت فرەلایەنەیە وەکو جناب شت ئاماژت پێدا کە پێشی کە لە ساڵی 1965 ژیری دەستکردەیە، بەڵام هێواش پەرەی پێدراوە. ئەوەی لەو چەند ساڵی دواییدا کراوە بە تایبەتی لەو چەند مدەی ئاخیری مەسەن دەتوان بڵێم 3 مانگ 4 مانگ کە زۆر دەنگدانەوەی لێبڵاو بۆ لە سەرانسەری جیهان ئەو بۆ وای کرد کە خەڵک تێگەیشتنی بۆ ژیری دەستکرد بگۆڕێ. ئەو ببریت بوو لە چات GPT. چات GPT چ بوو؟ ئەوەی کە تۆ بە خەیاڵت دادێ، ئەوەی کە تۆ دەتوێت پرسیاری لێ دەکەی ڕاست خۆڵامت دەداتەوە. تەنانەت لەوانێت جنابتان ئاگادار بن کە لە ماوەی پێشتردا مەسەلەن لە بواری گرافیک دیزاین، لە بواری نووسین، لە بواری ڕاپۆرتا، لە بواری سیمینارات گەیشتە ئاستێک کەوەیە تو بتوانانی هیچ لەمە دوا هیچ مادی بووی نەبێ. ئەو شتێکە لە خەیاڵتدا، ئەو شتێکە لە مێشکتدایە، ئەو شتێک کە دەتەوێت لە داهاتوو بزانی چ ڕوودەدات لە ڕێی کۆمپیوتەرەوە وەڵامەکە دووەردەگری کە لە چەند چرکەیەک زیاتر تێناپەڕێ. چات GPT نوێترین تەکنۆلۆژیای AI بوو بۆ خەڵکی عام، بۆ خەڵکی گشتی. ئەگەرنا لە ڕاستیدا مەسەلەن لە بوارەکانی ڕۆبۆتیک، لە بوارەکانی مەشین لێرنینگ، لە زۆر باریکە تەکنۆلۆژیای ژیری دەستکرد زۆر پێشکەوتووە. بەڵام چات GPT لەبەرەوەی شتێکی عام بوو، مایکرۆسۆفت هاتە ناو ئەو بابەتە، گوگڵ هاتە ناو ئەو بابەتە، ئەو بدەنگدانەوەیکی زۆری لێکەوتەوە لە سەرانسەری جیهان. توان بڵێم وەکو نوێترین تەکنۆلۆژیای زیرەکی دەستکرد
ئێستا هەژمار کراوە. باشە سەرەتای پرسیارێکم کرد گوتم ئەم پێشکەوتنە مەترسی لەسەر مرۆڤ دروست دەکە یان یارمەتی مرۆڤ دەدات. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا زۆرترین سێرچکە لە عالەمیان ئەنجام درراوە لەسەر جێفری هینتن بوو کە بە باوکی ڕۆحی زیرەکی دەستکرد ناسراوە باوکی ڕۆحی زیرەکی دەستکرد کە لە کۆمپانیا گۆگڵ کاری دەکرد ئیستقالەیدا کێکە لەو کەسانەی کە ژیری دەستکردی پەرە پێدا بۆ ئاستە بەرزە ئەوشتن هەلە سێ خاڵ کە دەڵێ لە داهاتوودا ژیانی مرۆڤ دەکەوێتە مەترسیەوە ژیانی مرۆڤ دەکەوێتە مەترسیەوە هەر لە زمانی ئیستقالەکەی دەڵێ بەڵام دڵم بەیەکشت خۆشە گەمنیش ئەوی دام نەکرد بە خەڵکەچکەی بداعی دەکرد 2 ساڵ 3 ساڵ لەمەوبەر ڕۆبۆتەکانی فەیسبوک بە زمانە قسەیان کردووە کە پرۆگرام نووسەکانی شتێ نەگەیشتونە بۆ لەبەر ژیری دەستکرد توانای فێربوونی بەردەوامی هەیە توانای فێربوونی بەردەوامی بەخۆی دەتوانێت ڕاستە لە مرۆڤ بۆ کۆنتترۆل دەکرێت بەڵام کۆمەڵک فیلمی خەیاڵی زانستیمان هەیە کە پێشتر وەکو ترانسفێرم و ئەوانە کە ئەنجام درراوە باز لەو دەکات کە داهاتوی مرۆڤ دەکەوێتە دەست ڕۆبۆتەکانەوە لەوانەیە ئێمە ئێستا باز دەکەین ئەوە خەیاڵ بێ بەڵام بە دووریشی نابینین چکە ئەو پرۆگرامانە ژیری دەستکرد ئەوەندە زیرەکە کۆمپیوتەرەکان ئەوەندە زیرەکن کە پرۆگرام نووس کراوە توانێت فێربوونی شتی نوێی هەیە ئۆکەی ڕۆبۆت ناتوانێت بیر بکاتەوە کۆمپیوتەر ناتوانێت بیر بکاتەوە ئەوە شتێکە کۆتایی پێ هاتووە بەڵام دەتوانێت خۆی شتی نوێ ئیبداع بکە کە شتی نوێ ئیبداع بکە ئەوەیە ترسەکە لەوەیە کە لە داهاتوودا ئەگە باز لە دەسەڵاتگرتنە دەست و ئەوانە بکەین لە داهاتوودا ئەو ڕۆبۆتانە مەسەلەن کەشتی نوێ فێر دەبن لە دەسەڵاتی خاوەنەکانیان دەربچن ئەو یەک لەو مەترسیانەیە کە لە داهاتوودا دکتۆر خەریکە ماترسێ من لە سەرتاوتم مەترسم لەو شتانە بەڵام ینی ڕێتیە چێ بۆ نمونە لە سەردەمێک پێش ئێمە ئەگەر بیرێ بکەین و یا مێژووی بە تەمەنەکاندا پیرەمان با پیرەمان سەردەمیەوان تەنانەت تەلەفۆن نەبووە بەڵام ئێستا ئێمە ئامێری زۆر زیرەکمان پێەیە ڕاستە دوای ئێمە نەوەی دوای ئێمە چاوەڕێی چی ئەکرێت ینی ئەکرێت بۆ نمونە من و تۆ دانیشتوین بەیەکەوە تۆ بزانین بیر لە چیەکەمەوە ئەمە زۆر زۆر مەترسی هێوە نیە نەوەی دوای ئێمە نا ینی ئەگەر ئەوەی ئێستا حالیان کە هەیە ئێستا کە زۆرێک لە وڵاتان دانێ و ڕێگری لەو پەرستەنێ بکەن ئەمە باسی ئێستا دەکەین ناگاتنەوەی دەوەمان ئێستا بە پێی توێژنەکان تا ساڵی 2040 145 مرۆڤایەتی کارەکانی لە دەست دەدات 145 لە هەلی کارکەمە بێتەوە زەنابتان دیت تەنێک لەوانەیە کە لەوانەیە تەسیری لەسەوە پێشکەشکارەکان مەسنەوە دەبین کە پێشکەشکاری AI هەیە هەواڵەکان پێشکەش دەکات نەبرسی دەبینە تێنی دەبینە تاخیر دەبینە غەڵەت دەکات نەموچەی دەوێ یعنی وەکو باقی ئیشەکانی تریشەوە یەک لە شتانەیە کە مەسەڵی بە فەیک دروست کراوانە ئەوەی فەیکەکە دروست کرا وەزە خۆمە پرسیارەکە لەوەی ئەو هەموو شتە هەیە بۆ دەچم شتێکی دووبارە دەینەوە بە فەیک شتێکی زۆر بەسیتە لۆ نەسم دانەیەشتر دروست بکەم و دانێکی فێک ئبداعەکە کراوە بەڕاستیەکەی هەروای لە هەر پەیجێک لە فەیسبوک سەیرم دەکە دەگوت سڵاو من فڵانم کوڕێ دانیشە بابا شتێکی سەیرترم بینی جیالەوەی کەناڵ ئێستا کۆمپانیا عقارە دوێنێت چەند کۆمپانیایەکەم ڕێکلامی پرۆژەکانیان بە AI کردووە یعنی من نتوانانی ئەوە نەبوو ینی ئەوە ئەوەی جەنابەت کە فەرمووت ئەوەی ئێستاێک لەوانی کە باز دەکەی کە دەڵێت لە مێشک ئیش بکەن نیوڕال ئێلیان ماسکێک لەو کەسانی کە یەک لەو پرۆژانەی هەیە هەرچەندە ئەویش ینی سەرمەشق و سەرکاری پەرەپێدانی تەکنۆلۆژیای زیرەکی دەستکردە دەڵێ وا بکەین لە داهاتوودا یەک کەس لێک کاتە وەکوم دەتوانێت نەتزار بێ دەتوانێت حەداد بێ دەتوانێت دکتۆر بێ دەتوانێت مهندیس بێ دەتوانێت پێشکەشکار بێ دەتوانێت فیتەر بێ هەموو شتێک بێ لە ڕێکەوە لە ڕێکی پێکی بچووکەوە کە بیخاتە هەموو عیلمانێکە هەیە بیخاتەنە ئەو چی پێ و لە مێشەوە کەسە بیچەسپێنی ئەو کاتە تۆ پێویستت بەوەی نییە مەسەلەن هەموو ئەوەی زیرەکترین مهندیسی دنیا چ دەزانێت لەڕێ ئەو چی بۆ پرۆگرام کراوە باش بابەتەکە زۆر بەڕاستی ینی ئەم بخۆم وەکو پێشکەشکار ناوەکو بینەر حەز دەکەم یان زیاتر لەسەر بزانم بەڵام با تۆزێک ئەرێنی تر بین باشە لەیان ئەرینەکەی ئەم دەبینم بەداوامی چەند سوودی لێوە بگرین بۆ پەروەردە و فێرکردن بۆ پەروەردە و فێرکردن خۆی تەکنۆلۆژیای زیری دەستکرد سین لە بابەتی پەروەردە و فێرکردنی کە لە وڵاتانێک کە سەرمەشقە باشە سەرمەشقە لە چی لە بواری پەروەردە و فێرکردن مەسەن ئەو قوتابیانە حەزیان بە چ هەیە چی دەکەن حەزیان بە چ زۆرە دەرسێک هەیە بە چ شێوەیەک بێ بە نووسین بێ بە دەنگ بێ بە ڤیدیۆ بێ لە ناو پۆل بێ لە دەرەوەی پۆل بێ ئەنگە باسی گژیری ئامکەین کە وەکو حکوومەت بەڵام ئەوەی تەوەرەی کە جناب باز کرد وەکو تاک ئەوەی ئێستا کە شتێکی زۆر زۆر ئاسانە ئەمە هەموو زانکۆمان تەواو کرد دەستمان بۆ شتانە نەگەیشت ئێستا قوتابیە کە ئەوەی بە خەیاڵی دادێ لەسەر دەرسەکەی لەسەر سیمینارەکەی تەنانەت ئێستا
ئیبداعاتی زۆر کرا بە $2 $3 پاورپۆینتەکەش بۆ حاضر دەکەم حاضرەکەش بۆ حاضرەکە دەڵێ ئەوەندە سلای دەبێ ئەو بابەتەکە بێ بۆم حاضر بکە یعنی بەوە کەتی پەروەەردە زۆر گۆڕانکاری بەسەردادێ بۆ منە مامۆستایەک لەمە دووە کویزەکی دەدا ئیمتحانش دەدا یان پرسیارێک دەدا تو هەموو یان نەدەتوانی یان نەدەزانی چۆن سێرشکەی لە گۆگڵ بۆی ئەو سیمینارە حاضرکەیت بۆی ئەم پرۆپۆزەڵە حاضر بکەیت ئێستا لە خلالی 3 چرکە 4 چرکە باشە ئەمە بیرکردنەوە و هۆشمەندی مرۆڤ سنووردار ناکە ئەجا ئەوە یەک لە شتەکانە مەسەلەن دوولایەنەیە کەسانی تەمبەڵتر دەکا کەسانی عاقڵتر دەکا بۆ کەسانی تەمبەڵ هەر ئەوەی کە دەیویستی ئامادەکرای دەستکەوی بەڵام نازانێت سێرچەکەی بکە ناتوانێت بە دوای دابگەڕێ بۆیە بە خلالی 4 چرکە 5 چرکە ئەو راپۆرتی کە مەبەستێتی بەدەستی دەهێنێ ئەوە کاریگەری کە دەڵێن کاریگەری لەسەر کەرتی پەروەەردە بێ ئەوەی کاریگەریەکەی ئایا کاریگەریەکەی بەلایانی ئیجابیان بەلایانی سلبیە دەگەر تۆ سەر خودی بەکارهێنەرەکە کەسێک مەسەلەن خۆی لە ڕاستیدا کەسەکە بەتوانایە بە پێش ئیبداعاتی ئەیئاش ئەو ئیشەکانی خۆی هەر کردووە بەڵام ئێستا کاتی بۆ گەڕاوەتەوە جوهدی بۆ گەڕاوەتەوە ماندیبوونی بۆ گەڕاوەتەوە کۆستی بۆ گەڕاوەتەوە ینی واتە تێچی بۆ گەڕاوەتەوە لە خلال چەند چرکەیەک راپۆرتەکە بەدەستدێنی بەڵام کەسی تر کە خۆی تەمبەڵە ئاسانکاری بۆ کردووە ئێستا ئەی تەمبەڵتری دەکە واتە لە کەرتی پەروەەردە دەگەێت تۆ سەر بەکارهێنەرەکە ئایا ئەو کەس عاقڵتری دەکە یان هەر تەمبەڵ و تەمبەڵتری دەکە بەڵام بە شێوەیەکی گشتی کاریگەری زۆر زیاتری دەبێت لەبەرەوەی بۆ نمونە لە ڕاضیەت بیرکاری لە بابەتە عیلمیەکان بڵێ و نەڵێ زۆربەی مەزدەڕەکان زۆربەی سۆرسەکان کە ئەمە راپۆرتی لێ حاضر دەکەین بە پارەیە وازحە ئیمەش ینی ئەو هۆشیاریەمان هێشتا ماوە تەڵەبەی زانکۆتای ئێستا ناتوانانی مەسەلەن ماستەرکاردی بەکاربیینی ناتوانانی فیزەکارتی بەکاربیینی ناتوانانی شت لە ئۆنلاین بکڕێ بفرۆشێ شتێکی وە بەڵام ئێستا لە ڕێی چاجیبیتیەوە هەموو ئەو شتانی بە ئاسانیەتە بندەستی بگومان کاریگەری دەبی پرۆسەی ئێمە لەکوێی ئەم پێشکەوتنانە داین لە کوردستان پرسیارەش قورس نەک مەبەستم لەوەی کە ئێمە دروست کار بین دەزانم بەکارهێنەر یانی بەکارهێنەر ڕاست ئەمە لە سەرەتایە یان دەمەوێدان بۆی دابنین ئەمە لە سەرەتایە تەنان لە سەرەتای بەکارهێنانی لە سەرەتای بەکارهێنانی لە سەرەتای دروستکردن بەخۆشحاڵیەوە هەوڵی تاکە کەسی هەیە وەکو گەنج هەوڵی تا کەسی هەیە هەوڵی کۆمپانیا هەیە بەڵام لە ئاستێکی بچووک لە ئاستێکی بچووک لە ئاستی گەورەنە وەکو بەکارهێنەریش سەراحەتەن ئەمە لە بەکارهێنەری زۆر سەرەتاین یەک لە بەکارهێنەرەکانش کە من بەردەوام لە زۆربەی بەرنامەکان ئاماژەم پێکردیە خۆی ئەمە ئەگە بە یاسا ئەوش کۆنتترۆل نەکرێ هاوشەوەی سوشال میدیا و هاشوی تۆڕە کۆمەڵاتیەکان کارەساتێکی زۆر گەورە دەخڵقێنی لە داهاتوێکی نزیکدا بۆچی ئەمە یەک لە شتە بچووکەکان کە باسکەین لە تەکنەلۆژیای زانیاری لە زیری دەستکرد بریتە لە دیپفەیک دیپفەیکەوەیە کە مەسەلەن شێوەی جەنابەت بە دەنجی جەنابەت دەینم بە شوێش تەزویر هەمان ئەو کارانەی پێ دەکەم هێشتا ئەمە یەک تۆز نوێ هێشتا ئەوە بڵاو نەبووەوە بەڵام تاکیدم لە ماوەی مانگێک دوو مانجەکەش دێتە ناو بابەت هەر ئەوەی کە ئێستا دەبینین بێژەرێکیان هیناوە لە 20 شوێن عەرزیان کردوتەوە بە نەزانی ئەو لە ئاسی سەرەتایە هەفتەچکە مانگەشکە دوو مانجەکە کە خەڵک یەک تۆزکە زیاتر فێر دەبی لە بەکارهێنانەکەی کارەسات دەخڵقێنی بە تایبەتی لە کوردستان کە یاسای بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکان و موبایل ئەتاوە کۆیستا لە ئاسی سەرەتایە باشەکەواتە پرۆژە و پلانی کەسانی وەکو بەڕێستان چییە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگە وەنەوەی ئێستا بۆ بەکارهێنانی و هەم بۆ تێڕوانین و یاخود بڵێن تێگەیشتن لەو بابەتانە هاژەخان بە نسبەت ئەوەی کە پلانس دەبی بۆ داهاتوو ینی بۆ هۆشیاری تاک ئەمدایم ئاماژم بێ خاڵدا و خاڵ یەکەمەوەیە یاسا لە شوێنی خۆی یاسا لە شوێنی خۆی کە بە یاسا کۆمەڵک شتەیە پێشوەختە کاری لەسەر بکرێت ئێستا ئیمارات یەکەم وڵاتە لە شەرق الئەوسەط لەو دووەلی عەرەبی کە هەروەزیرە چێ بەناوی وەزیری ژیری دەست کرد هەروەزیری هەیە عومەر کە تەمەنی 28 ساڵە وەزیرە تایبەت بە ژیری دەست کرد وازحە یاسا لە شوێنی خۆی ئەوە لە یاسا گرنگترە هۆشیاری تاکە جگە لە هۆشیاری تاک نەک لە کوردستان لە هەموو جیهان ناتوانانی ڕێگری لەو بابەتانە بکەی هۆشیاری تاچ ئەرکی جەنابتانە ئەرکی کەناڵەکانی ڕاگەیان ئەرچی کەسانی سپۆڕیکە پسپۆرە کە قسە لەسەر بابەتە بکە ئەگەر خێزان بالفعل چکە ئەگەر هۆشیاری تاک نەکرێ ئەمە دیتمان ساڵانی ڕابردوو 2004 و 500 کەس لەسەرێک و کە زەڕەسی مۆبایل کوژراوە کە ئێستا فکر دەکەیەوە شتێکی زۆر بێتام شتێکی زۆر
یعنی نرخینەوە ئەو بابەتە تاکید بە لە تەکنەلۆژیای زانیاری بەشی زیرەکی دەستکرد هەمان ئەو گرفتانەش دێتە پێش تێڕوانی منش لۆ داهاتوو وەکو ئەوەندە دووربیر ناکەمەوە بڵێمنەوەمان ئەمن هەر چەند ساڵێکیکەیە بۆ قسانەی تۆ فیلمی ئەنیمەیشنی واڵئین بیرەکەوێتەوە کە تەکنەلۆژیای خودت زیرەکی ئەوەندە پەرەی سندووە لە کەوکەبێکی ترەژین دواتر ئەوەندە قەڵەو بوون کە ناتوانن بەسیترین شتەکانی خۆیان تەنها بە دوگمەیە کۆمەکە لەوانەیە خەیاڵی زۆربەی مام و بێتی لە مناڵی ئەمانوت وەزگە ئاو پەنجە بنێ بە شتێکا بۆی خواردنەکە بێتە بەردەمە ئێستا هاتووە ئێستاگەر ئەوەندە بچووکتری بکەین ئێستا لە ڕێ بەرنامەکانی گیان و خوارد ناتە بەردەم هەر لە ماڵ خۆ دانیشتوین بگومان ئەم قسەی هاژە بکەمە پرسیار بەڕاستی ینی ئێستا دەبینین لە هۆلیوود زۆر کار لەسەر ئەم بابەتانە دەکەن مەسەلەن ئایا ئەمە دەیانوێت پێشوەختە شتێک تەلمیحێک بدەن بە خەڵک زۆر شۆک نەبی ینی بۆی زۆر شۆک نەبی یان هەندێک بە هەندێک بابەت هەیە کە فیلمی لەسەر دەکەن بەڕاستی بە هیچ شێوێک مرۆڤ بیری لێ ناکات هەر زۆر سەری چۆن شتی وا دەبێت ئەمنێکشتی نمونەی ئاسان بۆ بێنمەوە هەممان کارتۆنی عەدنان و لینامان بینیوە ئەو کاتی دکتۆر ڕامی لەناو کۆشکەکە کە وزەی خۆر دەدۆزێتەوە لینا بەناو باوشی کەسەکەیدا دەڕوا دەودی دێتەوە دەرێ ئەو هۆلۆگرام بوو ساڵی 82 هۆلۆگرام ئەو کات تەنها خەیاڵەشی زانستی بوو فەرمێستا هۆلۆگرام لە کەناڵی ئێوە بەکاردێ چەندجار لەسەر تەلەڤیزیۆن لە شاشەکانتان هۆلۆگرامی بەکاردێن لە شوێنە گشتەکان لە یعنی ئەسڵەن ئێستا هۆلۆگرامی بچووکە هەر بۆ خۆشی لە ماڵی خۆت بەکاری دێنی ئەوانەی هۆلیوود هەمووی خەیاڵە زانستینە بەڵام ئەو خەیاڵە زانستیانە لەسەر بنەمایەکی واقعی فیلمەکان بەرهەم هێنراون لەوانەیە بۆ ئەمڕۆنا بۆ سبەینە بەڵام بۆ ساڵشتر ئەو خەیاڵە بیتە ڕاستی تۆ ئەوەندە دوورمەڕۆ یاریە ئەلکترۆنیەکان بیرتە ینی لە سیگا و لە ئەتاری ئەوانە یاریەکان چی بوون فەرمووی ئێستا PS5 کە فیفا هاتێ ئەفۆن فیفا هاتێ کۆڵ ئۆف دیوتی هاتێ فلان 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 فەرقی بینی ئەو ڕسمانە لە واقع و لە ئەنا ئۆتارێکی فەرقێکی ئەو تۆی نییە ئەمەوەندە دوور ناڕۆمە کوواژەکان کە باز لەوە دەکەن نەوەکانی داهاتومان نا نەوەکانی داهاتومان نا هەرو چوان ساڵەیە کە بە ڕای زۆربەی زانایان ماکزیمەتە 2040 بۆ داناوە بۆ ئەم بابەتە میان 2040 دەگاتەوە قیمەی یان ئەوە تەکە هەمووی بەلایەکدا دەڕوا یانەوە تەکنەلۆژیا تا حدێک ستۆپی پێ دەکرێت کەواتە با لەستەوە خۆمان بگونجێنین لەگەڵ دۆخەکە زۆر سپاس سپاس بۆ زانیاریان ڕانەت هەڵبەت کاتی زیاتر ئەوەیە کە سوودمەند بین لەو حەک بە زۆرەی کە بەڕێستانەتانە سپاس بۆ ئێوە دەستان خۆشبی پێم خۆشە ئەوەکێک لە کەناڵ سەرکەوتەکان ئەو بابەتان هەڵبژاردووە کە بابەتی ڕۆژە یعنی ئەوەی جەنابیشتان کە باز دەکەن هەمانە ئامادەکاریانەیە کە لە وڵاتانی کەش پێشکەش دەکرێت بۆ ناسانی ئەم بابەتە و بۆ ئامادەکاری بۆ داهێنانەکان نوێەکانی ئەم بابەتە لە داهاتوودا زۆر بەخێر گەورەترین باخچەی گوڵ و گوڵزار لە جیهاندا دەکەوێتە شارۆچکەی کۆکنهۆف لە هۆڵەندا زیاتر لە 7 ملیۆن گوڵەباخ و گوڵی جۆراجۆری تێدایە ساڵانە 2 ملیۆن گەشتیار سەردانی دەکەن ڕوبەری ئەم باخچەیە زۆر گەورەیە کە لە 33 هێکتار پێک هاتووە و داهاتی ساڵانەی 4 ملیار یۆرۆیە ساڵانە لە مانگی سەپتەمبەردا فستیڤالی گەشتی گوڵ لە چەند شارێکی هۆڵەندا بەڕێواچێت و بلیتی چوونەژوورەوەی بۆ باخچەکە 20 یۆرۆیە داهاتی ساڵانەشی زیاتر لە 4 ملیار یۆرۆیە کە وەکوتمان ئەمە بۆ خۆی لە ڕێگەی باخچە و گوڵەوە توانیویانە بۆ بەرهێنانێکی گەورە بکەن لە هۆڵەنداوە هۆڵەنداش کە بە وڵاتی گوڵەکان ناسراوە بە ئێوەی لێ بێبەش نەکەین بەم بەیانە گوڵ و گوڵزارتان پێ ئاشناکەین. لە هۆڵەندا منداڵێکی کورد بە جلوبەرگی کوردیەوە لە ناو گوڵە نێرگز و شلێرەکاندا ساتێکی خۆش بەسەر دەبات. ئێرە گەورەترین باخچەی گوڵە لە جیهاندا. ڕوبەرەکەی 33 هێکتار زەویە زیاتر لە 7 ملیۆن گوڵەباخ و گوڵی جۆراجۆری تێدا چێنراوە. دایک و باوکی منداڵەکە و تەواوی خێزانەکەیان دانیشتووی هۆڵەندان. لێرە باز لە هەستی شادومانی خۆیان دەکەن. ئەوە تقریبا دەیبووە 30 ساڵ لە هۆڵەندا. ئەژیال vê gundî xwedê dayim yani yê biçîkatî em tîne Köykunhof û dewrîberî Köykunhofla em gelek heş vêrê dikeyn min gotiye zalamê xwe jî vê te bime vêrê çunku biçîkatî em gelek tatîn min got vê biçîkên min jî gelek bibînin vê çî hêdî xwîş e û gelek rengê gulayê heyn û cihekê bên fireh e gelek.
ئەمڕۆژ هاتین بۆ کۆکنهۆف شوێنێکی خۆشە و گەشتیاریە جێکی دڵڕفێنە کراوەیە لەگەڵ عایلە بە کۆم هاتوین و لەگەڵ خێزان و فامیلی خێزانم و هاتین جەوێکی خۆش دروستکەین و ملیۆنان گەشتیار لە سەرانسەری جیهانەوە ساڵانە سەردانی باخچەی کۆپنهۆف دەکەن. باخچەکە لە باشووری هۆڵندایە و نزیک ئەمستردامی پایتەختە. ساڵانە 2 میلیۆن گەشتار سەردانی دەکەن. ئەم باخچەیە 4,000 کارمەندی هەیە، زیاتر لە 70 ساڵە دروست کراوە. زۆربەی تۆ و لە قەگوڵەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هێنراون. ئێمە لە کۆکنهۆڤنەوە هاتوین. باخچەیەکی گوڵی بەهاریە. یەکەم باخچەیە لە جیهاندا بەم شێوەیە دروست کرابێت. تەنیا بۆ ماوەی 2 مانگ دەکرێتەوە، چونکە لەم ماوەیەدا خونچەی گوڵەکان دەکرێنەوە. ناوم پۆڵە و ئەمەش ناوی ئانایە. ئێمە خەڵکی ئەڵمانیان ئەمڕۆ هاتینە ئێرە چونکە دەمانەوێت هەموو گوڵەکان ببینین. لەم ڕۆژە خۆشەدا ئێمە دڵخۆشین لەبەر ئەوەی کە لێرەین. بلیتی چوونە ژوورەوە بۆ ئەم باخچەیە نرخی 20 یۆرۆیە. داهاتی ساڵانەش زیاتر لە 4 میلیارد یۆرۆیە. دایان کۆمپانیای موتوربەکردن، چاندن، فرۆشتن، هەناردەکردنی گوڵ بۆ دەرەوەی وڵاتکاری تیادا دەکەن. ساڵانەش لە مانگی سێپتەمبەردا فیستیڤاڵی کەشتی گوڵ لە چەند شارێکی هۆڵەندا بەڕێوە دەچێت. چەندین پەیکەری جۆرا و جۆری لە گوڵ دروستکراویان تیادا نمایش دەکرێت. لێرە چاو تێر نابێت لە دیمەنە سەحراویەکان. هەڵمژینی بۆنێکی خۆش و پاک تێپەڕبوون بە ناو سیەکانی مرۆڤدا وال لێ دەکات هەستێکی ئارام و دڵ و دەروون و مێشکێت ئارام بێتەوە. بەرزە حەسەن کوردستان 24 هۆڵەندا. خواردنە خێراکان وازیرەکی دەستکرد و تەوەری سەرەکی بەیانی 24 ئەمڕۆمان بوو وەکەوەی کە میوانەکەمان ئاماژەی پێدا ڕەنگە مەترسی لەسەر کارەکانی داهاتوە بێ هاژە ئەگەر مەترسی لەسەر پیشەکەی تۆ دروست بوو چ کارێک دەکەیت؟ ئەو کارێک کە ئامادەم بیکەم دوای پیشەکەم و نەک زیرەکی دەستکرد هەر شتێکی کەش پیشەکەم لێ سەنێتەوە پەروەردەکردنی گوڵ و فرۆشتنی گوڵە ئەوە لە بەرنامەی ینی ئەنەم راپۆرتە پێشووتریش تاکید ئەوتومە کە پیشەی دوای ئەمە مەگەر هەڵی بژێرم بەخەوکردنی گوڵ و گوڵ فرۆشتنە کە پیشەیەکی جوانە و زۆریشم حەزلێتی. سپاس بۆ ئێوە کە ئەم بەیانە بە دیار ئێمە و دانیشتن بۆ هیوایین کەم بابەتانی هەڵمان بژارد و بابەتی باش بن وە سوودتان لە قسە و ڕێنمایی میوانەکانی ئێمە بینی بێت. سپاس بۆ ئێوە. بۆ هیوایم هەمیشە تێکەڵی سروشت و گوڵ و گوڵزار بێژیانتان.